بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. آخو نايبينن ئەوانەی کە لە لەشی ئینسانە دیارن وەکو دەست و قاچ و ماسوولکە و ئێسک و سەر و پشت و سک و ئەمانە هەمووی ئەندامی دیارن. ئەمانە پێکهاتەی قەبەن لە لەشی ئینسانە. ئەمانە ئەبینین بەڵام شتێک کە بە چاوی سەر نایبینین و پەنهانەوە لە پشتی پەردە و کەوالیسەوە ئیشەکات هەوڵمان داوە ئەوانە بینەوە پێش بۆ جەنابتان بۆ ئەوەی کە بزانین ئەم ئەندامانە بە چ دقەتێک و بە چ وردویەک لەناو ئەم لاشەی من و تویا ئیشەکەن. چۆن ضرورە لە کۆمپیوتەرەکەت شارەزابی نەبادا خەلەلێکی تێبکەوێ، ئاوا ضرورە لە مۆبایڵەکەت ضرورترە لە لاشەی خۆش شارەزابی. باسی ئەندامێکەکەین کە هیچ سەنگێکی نییە، هیچ ئەرزشێکی نییە، کە هەموو ڕۆژێ خۆتە کێشی هیچ لە وەزنی تۆ زیاد و کەم ناکە بۆ چونکە لە 70 کیلۆی لەشی تۆیە تەنها 4 گرامی بەرەکەوێت، واتە بەقەدەر دەنکە بادەمێک. ئەم ئەندامە یەکێکە لە گەورەترین ئەندامەکانی مامۆستا تۆ 4 گرامە، بەڵێ یەکێکە لە گەورەترین ئەندامەکانی لاشە. بە قەبەینا بە قەبارەینا نەخێر، بەڵکو بە ئیش و بۆ فەنکشنانەی کە ئیکەن بۆ لەشی من و تۆ. ئەمە یەکێکە لەو ئەندامە لێگەڕێن. با بچینە شوێنی خۆی لە شوێنی خۆیان باسیکەین، چونکە بەڕاستی هەرچی لەبارەوە باسکەیت حەقی نادەی. لەبەرەوە با بچین لە مەیدانە باسێکی ئەم ئەندامە بکەین بزانین چکارەیە. سلام علیکم وعلیکم السلام ورحمة الله وبركاته. دکتۆری زیرەک پێشەری سەرکەوتوو دەنگ و باستان تۆشن کاکتۆر جان بەخێر بێ سەر دووسامان. کاکتۆر جانەوەی ڕاستی بێ خۆ داگاداری الحەمدوللا کۆمەڵێک توێژینەوەی زۆرمان کردووە. ئەمجارە پێمان خۆشە وەقوڵە لەم جەستە گەورە و ئەم دنیازە بەلاحای پێمان خۆشە جەنابەت پارتێکمان بۆ بژێری کە تەشوین توێژینەوەی لەسەرکەین. زۆر باش. بەشێکی لاشەتان پیشان بم کە بەشێکی زۆر بچکۆلەیە، نهێنەکانیشی زۆرن، تا ئێستاکەنەش عیلم بەشێکی زۆر کەم نەبێ و ما ئودیتم من العلم إلا قەلیلا لەو شوێنە کەشفی نەکردووە. بۆیە حەزەکەم ئینشاءڵڵا جەنابتان بە چڕوپڕی لەسەر ئەو بابەتە ئیشکەن بۆ ئەوەی کە ژیانتانی لەسەر دانێن. ئەوە لە ئێستا و نەڵێن گەنجین و هێشتا بەدەممانەوە ماوە نەخێر، ژیانتان تاوە بێ توێژینەوە لەسەر ئەم بابەتە تاوا نابێت. لەوانەیە ئیساکەنە جەنابتان بڵێن باسی چیمان بووە کە کاکتۆر باش یەک بەشی بچکۆلەتان بۆەکەم ئالێرانەیە کە پێوتێ هایپۆثەلەمەس. لەو چێ ناویتان بیستوی الحەمدوللا و وەکو توێژینەوە لەگەڵ یا قاڵ ببن، بەڵام ئەوەی کە من ئەمەوێ لێرانەیە باسی کەم ئەوەیە کە ئەم ژێرلانکە ئەوەی کە پێوتێ ژێرلانک ئەم ئەندامە بچکۆلەیە لەو حەجمە بچکۆلەیەیە بە 4 گرام چی ئەکا لە ئینسان، یعنی بەڕاستی غەرایب و عەجایبی دنیا ئەگەر قەول بێ هەبێ ئالێرانەیە. ئەگەر جەنابتان بیبین ئالێرانەیە حەزەکەم وەکو تەشریحی وەکو توێکاری شوێنەکەیتان پیشان بم. ئالێرانەیە بالضبط بەسەر بەقەدەر نوکی قەڵەمەکەم زۆر لەوەش چووکدرێ کە تۆ تەسەووریەکەی زۆر شوێنێکی بچکۆلەیە، بەڵام ئیشەکانی گەورن، یعنی ئیشەکانی وەکوڵێ ئەلێ لە قەرخۆی نین، ئیشەکانی زۆر لەوە گەورەترن کە تەسەووریەکەی. تۆ تەسەوورەکەی ئەم شوێنە ئیشی چییە؟ یەکەم خەوی ئینسان ڕێکەخە، دووەم ئیشتیها و خواردنی ئینسان ڕێکەخە، سێم ئەو ترشۆڵەکانی کە لە مەعیدەوە دەرەچن ئەم ئەلێرەوە لەم بەرزیەوە ڕێکەخە، هەر ئەم بەشە بچکۆلەیە خۆی توونێتی ئینسان ڕێکەخە. ئەمە شتێکی تیا پێوتێ فێرمۆستەیت، گەرمی لاشە ڕائەگرێ. تەسەورەکەن هەر ئەم بەشە پەیوەندی هەبێ بە لێدانی دڵ و بە فشاری خوێنی ئینسانەوە. تەسەورەکەن هەر ئەلێرانەیە شلەکانی لاشە ڕێ بخرێتەوە. تەسەورەکەن هەر ئەم بەشە بەشێکی تایبەتی تیا بێ بە حەز و بە ئارەزوو حتا بە ڕەگەزی ئینسان، بە سێکسی ئینسان. بیرتان بۆ ئەوە چێکە شتێکی ئاوا بچووک زاکیرە و فێربوون، ئەوەی کە خۆیان پێڵێن لێرنین، هەر ئەلێرانەوە مودی ئینسان، ئەوەی کە ئینسان دڵی خۆشە دڵی ناخۆشە، ئەوەی کە ئینسان پێوترێ sickness behavior، ئەوەی ئینسان بێتاقەتم بەخوا تاقەتی هیچم نییە ئەلێرەوە. یعنی چ دکتۆرێک مێشکی بۆ ئەوە چێکە نەخۆشی بچێ بۆ لای بڵێ وڵات دکتۆر ئیشتیهام نییە و بێتاقەتم و تام هەیە، بڵێ وڵا لەوانەیە لە هایپۆتەلەمەسەوە بێ. ئەسڵەن
ئەوە کەم تووشی نەخۆشیە بێ الحەمدوللیلا چونکە باوەڕم پێ بکە هیچ کەسێک نییە عەقڵی بۆ ئەو شوێنە بچێ کە ئەمە تووشی نەخۆشی بێ خوای گەورە شوێنێکی وایە پاراستوێتی کە تووشی هیچ نەبێت بۆیە وردەکاری ئەم خەڵقا وردەکاری ئەم بەشەوەرەت و ئەو بێنە بە چاوی خۆت ئەم 4 گرامە لە لەشە بێتەوە چی بێت ئەم 4 گرامە ئەو هەموو کارە ئەکات ئەمەی تا ئێستا کەشف بوو ئەمەیە جا ئەوەی کە وما خوفی ئاعظم ئەوەی کە لە پشتەوەیە هێشتا نەزانراوە ئەمە گەورەترە من ئەمێ جەنابتان بەم عەقڵە گەورانی خۆتان وردە بەدوای ئەمانەیە بچن بزانن چیتر هەیە ئەگەر خۆشتان تەواو بوون ئەم پەیامە بەرن دەست مناڵەکانتان بڵێن باوکتان لەسەر ئەوە وفاتی کرد ئێمە وازمان لێ نیە وازی لێ نێن وەسێت بەویش بۆی وەسێت بۆ مناڵەکەی کە حتا قیامەت دێ خەریکی ئەمە بین وەچە دوای وەچەمان ئەمە کۆتایی نایەت سر ڕوونی هێنی ئەمە عەجیبە سبحان الله یعنی ئەم بەشە تەسەوورەکەن کۆمەڵی هۆرمۆن دەرکات یعنی هۆرمۆنی گەشەی ئینسان ئەوەی کە دایکەکە لە دوو توێژەوەڵام مناڵەکەم گەورە نابێ ئەوە شەکە ئەم کۆنتڕۆڵێکە هۆرمۆنی گەشە لێرەوە دەست پێەکە کە پێوترێ گرۆث هۆرمۆن ریلیزین هۆرمۆن وانە ئەوەی کە ئیساکەنە غودە ڕێکەخە ئەم یەکەم سلفە کە غودە ڕێکەخە کە تیەسێکی لاشە ڕێکەخە ئەلێرۆ ڕێکەخرێ دوای بە سیستەمەکەی تر و بە فتەری ترا تێپەڕێ ئێوە تەسەوڕەکەن هۆرمۆنی گەشە و باڵاکردنی ئینسان نا هۆرمۆنی گەورەبوونی ئینسانەوەی کە پێڵێن کەسێ باڵغ بووە بۆ بە پیاو یعنی هۆکارەکانی و ڕێکارەکانی گۆڕێ تەسەوڕەکەن هەر لێرەوە دەست پێیەکە باشە کاکتۆر کە ئەم هەموو وەکڵە ئەم هەموو شتە لەم ئەم هەموو فانکشنە لەم بەشە بچووکەی مێشکا باسمان کرد ئێستا پرسیارێکم لا دروست بۆ ڕاستیری ئەویش ئەوەیە باشێم ئەزانین کە لە هەموو تەمەنا هەر یەک هایپۆتەلەمەسمانەیە باشە چی وە ئەکات یعنی ئێمە چۆن بزانین ئەم هایپۆتەلەمەسە چۆن ئەزانێ کە چۆن و کەی و بۆ چی شتی ئەم هۆرمۆنە دەرەکە ڕێی چی و ئەم شتە ئەزانێ بارەکەوە سارێکی زۆر جوانە هیچ وەڵامێکی لایە نەخێت ئەو وەڵامە نەک لای جەنابەت نییە لای ئێمەش نییە بەداخەوە لای هەموو ئەم مختەبەر و ئەم ئەچیزە و ئەم ئامێرە گەورانش نییە هەتا ئێستاکەنەش ئەمە کەشف نەکراوە بۆ ئەم تایمەرە کە تۆ دایانیت ئەڵەی پاش ئەو نەدەقەی تر بیرم خەرەوە ئەلێرەوە ستارتەکەیت ئەلێرەوە چرکەکان ئەڕوات دوای ئەو نەدەقا پێتەڵێت کاتی فلانشت هاتووە غەریبەکە و عەجیبەکە لەمەدایە کە ئەم ئینسانە لە مناڵیەوە گەشەکە ئەم هایپۆتەلەمەتە ڕێک تەوقیتی بۆ گرتووە ئەڵێت تەمەنی لە کچا بوو بە 12 ساڵ کاتی ئەوەی هاتووە کە هۆرمۆنەکانی یەڵا جواب بنێرن بۆ هێلکەدان جواب بنێرن بۆ ڕەحم جواب بنێرن بۆ هۆرمۆنی سەر ڕژێنی سەر گورچیلا جواب بنێرن بۆ پتویتەری هەر هەمووی ئەڵێ ئامادە بن ئەم مناڵە گەورە ئەبێ یعنی دووربینیەکی وای هەیە هیچ کەسێ لەسەر دنیاە هیچ کەسێکی ژیری ئاقڵ بەو شێوەیە بی لە 14 ساڵ 15 ساڵی تر کاتەوە خۆی بۆ حازرکە یەکسەر لە تۆقیکی سفرە ئەو مناڵە گەورە بێت و هەموو شتێکشی ئامادەیە سنگی کردووە ڕیشی وردە سمێڵی بازووی شانی دەنگی مووی لاشەی هێلکەدانی باتووی لە پیاوە هەموو ئەمانە هەر هەمووی ڕێکە خات ئەنجاڵێ فەرموو گەورە بە لا ئیلا ئەگە گەورە نەبوو ئەزانی ئێمە چیمان بەسەر دێ لە کاتێکە نەخۆشێکمان دێ و گەشەی نەکردووە و گەورە نەبووە و خەڵک معاناتی هەیە لەن کاو توێژە مناڵەکەمان هێشتا تەمەنی 18 ساڵ و هێشتا گەورە نەبووە یەکسەر ئالێرەوە ئیعازەکە کە نەنێرا لە خوارەوە پەکێکە بێ زۆر بچوک دیارە یعنی زۆر لا ئیلا عەزەمەتی ئەمە عەزەمەتی ئەوە دەرەخا کە دروستی کردووە بەڕاستی بۆیە من ئەڵێم ئەگەر دکتۆر ئیمانی نەبوو دنیا و قیامەتی ڕوا لەبەرەوە ئینشاءڵڵا محاولە بکەن کە ئەمە تانزانی ئەمە پاڵ بنەوە بە کەسێکەوە کە ئەسبابەکان ڕێکەخا نەک بێن بەس وەڵای ئەمە دۆزیمانەوە ئەمە بۆ خۆی هۆرمۆنیە دەرەکا پێ وترێ ئەنتی داروتی هۆرمۆن ئیترەوە هۆرمۆنی دیژەمیزکردنە ئیترە یعنی چی بابەجان تۆ جارێ زانی هۆرمۆنەکە چی ئەزانی لە چی پێکات و ئەزانی چۆن ئیشەکە لەبەرەوە بەس ناو نەدۆزینەوە لە شتەکان و وابزانین هەموو شتێکمان کەشف کردووە ئێمە هەتا ئیستاکەنە بە دوای ئەوە بووین نهێنیەکانی لاشە کەشف بکەین
نەک ئیبداعی تیا بکەین نەشتی بۆ زیاد و کەم بکەین بەرەوە زۆر جێ خۆیەتی کە ئەمانەمانزانی ئیمانمان بە پەروەردگارمان پتەوترکە. کاکتۆر پرسیارێکم بۆ دروست و ئەویش ئەوەیە مەسەلەن لەو فەرەزنا کاتژمێرێک دانرا و تایمەرێک ڕاگیرا بۆ هەمووی بەڵام ئەم کاتژمێرە تەنیا بە یەک کاتەوە ڕەبتە و ئەبێ لەسەر هەموو مرۆڤەکان وەکو یەک بووە. ئایا ئەم هایپۆتەلەمەسە لە هەموو مرۆڤەکانە وەکو یەکە؟ مەبەستەکەم لێرە ئەوەیە واتە ئەم مرۆڤە لەوچێ لە تەمەنی 12 ساڵی و یەک مانگیە ئەم هۆرمۆنی بۆ دەردرێت، ئەم لە تەمەنی 12 ساڵی و 15 ڕۆژیە. ئەم جیاوازیە لە چیەوەیە کاک دکتۆر؟ ئەم جیاوازیە لە جیاوازی بوونی ئینسانەکانەوە دێ. من و تۆ لە یەک ناچین، تۆ کەسێکی تر باڵاتان، کێشتان، ڕەنگتان، جوانیتان، ناشرینیتان ئەمانە بەپی ئەمانە ئەگۆڕێ، بەڵام لە ئەڤێرجە هەر غەڵەت ناکە. بالضبط هەر تەوقیتەکەی ڕاستە. لەوە عەجیبترتان پێ بڵێم ئێوە چۆن پێم یەکە بدایەت پێم وتم خەوڕێکە خا. باشە ئەمە چۆن لەو پشتەوەیە ها لەو تاریکاییایە باشە چۆن نەزانانی ئەمە شەو ڕۆژە چۆن جیایە کاتەوە خۆی عەجیبەکەی لەمایە تۆ تەسەوڕەکەی سێرکاتیان ڕتمیتیایە لەو کاتەیە کە کاتی خەوت دێ ئەڵێ کاتی نوێژی خەوتنەوەی سەکەنا باشترین کات بۆ خەوتن نوێژی بەیانیاڵە باشترین کاتە بۆ هەستان و بۆ چالاکی ئەبوو شێوەیە نا لەمانە هەمووی گرنگتر و گەورەترتان پێ بڵێم ئێمە مامەڵە لەگەڵ چیاکەین لە مێشکە مامەڵە لەگەڵ دەمارەخانەیەکەین وایە پێوترێ سیستمی دەمار پێوترێ نێرڤە سیستم وایە ئەی هایپۆثەلەمەس چی دەرەکە؟ لا ئیلا ئیلا الله هۆرمۆن دەرەکە یعنی گێتە مێشکەوە تۆ کارەبایە بێ ئەلەم دارە شەحنی بخەیتە سەر شەحن بەیانی سێوێکە بۆ بگرێ شتیوە بە مێشکایەت بالضبط وەکو ئەمە وایە هایپۆثەلەمەس دەمارەخانەکان 150,000 دەمارەخانە بۆ یەکێ 150,000 دەمارەخانە لە هەموو لاشەوە معلومات کۆ کاتەوە بەپێی ئەوە ئەویشی دەرەکە ئەویش هۆرمۆن دەرەکە لا ئیلاهە ئیلا الله بەشێ لە هۆرمۆنەکانی ئەیا بە پتویتەری و ئەڵێ تەنزیمیان کەو خۆڕێکی خە بەشێکی تری خۆی ئەینێرە بۆ ناو لاشە ئەینێرە بۆ غودەی کەڵدەری و ئەینێرە بۆ شوێنەکانی تر و سوپڕەڕینەڵ و ئەم شوێنانەی تر هەمووی خۆی ئیکە ئەینێرە بۆ تێست و ئەینێرە بۆ ئەوبەری ئەینێرە یعنی عجیبە ینی بەشێکی لۆکەڵ ئیشەکە بەس غەریبەکە لەمەدایە ئەمە وەکو کۆنڤەرتەر ئیشەکە تۆ کارەبای ئەیتێ ئەو بەرهەمتەیاتێ شوێنێکی دنیاە ئەمە هەیە هەتا ئیستاکێنە ئەم ترانسفۆرمەرە ئەم کۆندەکتەرە ئەم کۆنڤێرتەرە هەتا ئیستاکێنە عیلم ئاوا دەسەوسانە بەرامبەری و هەر بە سەیرێکە ئەگەر نەش بواە نە ئینسانە بوو نە ژیانە بوو نە گەورەبوونە بوو نە زاوزەیە بوو نە ئەمانتوانیش دوای خۆوانەوە چە بخەینەوە کۆتایی بە هەموو شتێکە هاو الله ئەکبەر ئەڵەن چی ئەوە بەرامبەر بەمە ئاەتێکم بۆ بنێن پێ بڵێن لەگەڵ ئەمە زۆر بگونجێ سبحانك ما خلقت هذا بارك الله سبحانك ما خلقت هذا باطلا فقنا عذاب النار بارك الله فيكم جزاكم الله خير ئەویت ان شاء الله ئیتر چاوەڕی بەرهەمم لێ ئێوە باشە ئەبێ بەرهەمەکانتان بەقەت چی بێ بەقەدەر هایپۆثەلەمەس بێنە نە قبوڵمە یەک لەسەر ملیۆنی بەرهەمی هایپۆثەلەمەسم بنێن لە بەحسەکانتانە من مەمنون و سوپاسشتانەکەم و ئیمزاشتان بۆەکەم باش ان شاء الله بۆ پرۆفیسۆری بۆ مساعید پرۆفیسۆری بۆ هەموو شتێ هەر لەسەرکەوتناتان سەلام عەلەیکم ئەم ڕژێنە بچکۆلەیە کە پێوتێ هایپۆثەلەمەس شاو سەرکردەی هەموو ڕژێنەکانی تری ناو لاشەیە کە لە یەک کاتە ئەتوانێت 150,000 دەمارەخانە کە پێوی ڕەبت بوون وەڵامی هەر هەمویان باتەوە و بەپێی ئەوەی کە ئەوان پێڵێن لە مێشکەوە ئەمیش جوڵە و ڕژێن و هۆرمۆنەکانی خۆی ڕێخا سبحان الله لەگەڵەوەشا ناوی هایپۆثەلەمەسە یعنی ڕژێنی خواری تەلەمەس یعنی بە خواریش و بە ژێردەستەییش ڕازیە بێ بەس خزمەتکە ئەم ژێرلانکە کارەکەی لەگەڵ لانک و لەگەڵ پێشکەیە دەست پێ ناکە بەڵکو هەر لە ناوسکی دایک و لە کۆرپەلەیەوە کارەکات هەتاوەکو قومات و هەتاوەکو کاتی کفنەکە ئیش بۆ ئینسانەکان دەکا و بەبێ وچان هەوڵەدا و ڕژێنە ڕژێ و ئەم لاشەیە جوان و ڕێکە خات بۆی ئەگەر هەموو ڕۆژێک
31 جار وەکو سوورەتی ڕەحمان بڵین فەبیئەیی ئالائی ڕەبیکوما تکەذیبان بەشی ئیشێک لە ئیشەکان و فرمانێک لە فرمانەکانی ژێلناکمان نەداوە. خۆزگای ئێمەش سەرکردەیەکی ئاوا متەواضیع و ئاوا گەورەمانە بوو کە شەو ڕۆژی بۆ خەڵکی ئەخستە سەریەک و خزمەتێک کرد و وەکو ئەڵێ خزمەتکارێکی سەرکردە ئەبوو لە هەمان کاتە. عومەر ئاسا. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.